دوجار سەرۆکی حکومت لەسەر دۆسەی نەوت ڕێگەی بەغدای گرتە بەرو لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و کاربەدەستان کۆ دەبێتەوە لە کاتێکدا پێشووتر بەلایەنەوە ئاسایی نەبوو خۆیان بڕۆن و کەسی دیکەیان دەنارد. شیکەرەوانی سیاسی دەڵێن هەستیاری دۆخەکە وای کرد سەرۆکی حکومت بڕوات و ئەو بڕیارەش دەبوو زووتر بدرایە بەو مەرجەی لە بەرژەوەندی خەڵک و ئایندەی کوردستان بێت نەوەک خۆڕزگارکردن و قورسترکردنی دۆخەکە لەسەر شانی خەڵکی. دوایەوەی کەزانی کە حکوومەت هێرم پێی وابوو ئەمە کێشەکانی چارەسەر ناکەوە کۆمەلگای نێودەوڵەتی نەتەوەی گرتوەکان ئەمریکیەکان هەموو لەگەڵ ئەوەن کە حکوومەت هێرم لەگەڵ بەغدا پێک بێ و کێشەی ئابووری هەرێمی وا دەخوازێ من پێم وایە ئەم سەردانی سەرۆکی حکوومەت هێرم بۆ بەغدا بە مەبەستی چارەسەرکردنی ئەو مەلەفەیە و ئەمەیان هەنگاوێکی ڕاست و دروستە نەگەوەی پێشتر هەڕەشایانە کرد کە ئێمە لەگەڵ بەغدا دانانیشین بڕیارەکەی دادگا نادەستوریە و ئەمە چووکەوە چارەسەری کێشەی هەرمی کوردستان نەکرد. من پێم وایە ئەمەیان نامە من بە تەسلیمبوونی نازانم ئەمە بە هەنگاوێکی ڕاست و دروست و باشی ئەزانم بۆ مەرجێ بۆ ڕێکەوتن چوو بن چووکە من پێشتر لە چەندین چاو پێشکەوتن تومە حکوومەت هێرێم هیچ ڕێگایەکی نییە جگەوەی لەگەڵ عێراقا دابنیشێ چووکە بە پێی دەستوری ئەمە مەلەفێکی هاوبەشە ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەوەی پێشتە و پێشوم بە ئینکاری و کە لە ڕقی و خۆفەرزکردن زانیوە لە حکوومەت هێرێم و کامادەرنەوە لەگەڵ بەغدا دانیشت. ئەندامێکی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت دوو حیزبی بنەماڵە هیچ کاتێک لە بەرژەوەندی خەڵکی داشەکانیان ناجوڵێنن تاتین بە بەرژەوەندی حیزبیە کەسیەکانیان نەگات ناکەونەخۆ ئێستاش بە دووری نابینن سەردانەکەی سەرۆکی حکومەت هەر بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان بێت. مەلەفی نەوت لە دەست هەرێمی کوردستان وەرەگیرێتەوە چکەوە قەراری محکەمەی ئیتیحادیە بات و ملزم و کۆمپانیاکان هەمویان گەیشتونەتە و قەناعەتێک کە ناتوانن لە چوارچەوەی هەرێما کار بکەن ئەگەر وەزارەتی نەوتی ئیتیحادی ڕێگریان لێ بکە بۆیە بە بڕوای من چوون ئەوەی کە پێیان نەکرێت ڕزگاریکەن ئەوش بەرژەوەندی بنەماڵە سیاسیەکانی ناو ئەو هێزە سیاسیانەیە کە تا ئێستا مەلەفی نەوتیان بۆ بەرژەوەندی بنەماڵەکانیان بەکارهێناوە نەک بۆ بەرژەوەندی خەڵک. دڵنیام لە سەر ئەوەی بۆ ڕزگارکردنی بنەماڵە سیاسیەکانە پێشەوەی بۆ مەلەفی نەوت بێت چونکە ئەوان پەیوەندیان یامانەوەی ئەو بنەماڵە سیاسیانە بە مانەوەی نەوتەوەیە تا ئێستا ئەگەر مەلەفی نەوت لە دەست بدەن بنەماڵە سیاسیەکانیش لە دەست ئەدرێن بۆیە چوون خۆیان ڕزگارکەن پێش مەلەفی نەوت. سووربوونی دادگای فیدراڵی عێراق لەسەر نادەستوریبوونی دۆسەی نەوتی هەرێم و پێداگری هەرێم لەسەر جێبەجێنەکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕەنگە کۆتایی هات بێت و هەرێم جگە لە گفتوگۆ هیچ ڕێگەیەکی دیکەی نەماوە. سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ بەغدا و کۆبوونەوەشی لەگەڵ سەرۆک وەزیران ئەو پەیامەی لێ دەخوێندرێتەوە کە دەسەڵاتدارانی هەرێم کەوتونەتە دووڕیانێکی مەترسیدارەوە ڕێکەوتنە 50 ساڵیەکە لەلایەک و سکاڵای عێراق لەلایەکی دیکە بەرۆکی گرتوون. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.